لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان چوارەمین پیشانگای کتێبی بوکلاند بە هاوکاری چاپەمەنی هەژان کرایەوە. لە پێشانگاکەدا چەندین جۆری کتێبە جیاوازەکان بۆ خوێنەران نمایشکران کە تایبەتن بە مناڵان و گەنجان و بەساڵان. لە کتێبەکان بە هەر سێ زمانی کوردی و فارسی و ئینگلیزی بەردەستن. بۆ قسەکردنی زیاتر لە سەر پێشانگاکە میلاد محەممەد ڕاستەوخۆ لە گەڵمانە کە بە ڕێزیان بەڕێوبەری چاپەمەنی هەژانن. میلان سڵاو لێبێ. دەم باش هیوادارم باش. زۆر سپاس. میلاد چوارەمین پێشانگای بوکلاند چی لەخۆ دەگرێت؟ دەنگی ئێوە زۆر کردە لای من. چوارەمین پێشانگای بوکلاند چی؟ دەنگتان نایەتە لای من. میلاد گوێ لە منە؟ ئێستا ئەرێ. بەڵێ. بەڵێ چوارەمین پێشانگای بوکلاند چی لەخۆ دەگرێت؟ دیسان ڕێز بۆ بەسەرکردنەوەی ئەم پیشانگایە وەکو پێشتر بۆتانم نردبوو پیشانگای بوکلاند زیاتر لە 6,000 بەرگ کتێبی ئەم 6,000 بەرگە زیاتر لە 2,700 تا 3,000 تایتڵ و عنوان کتێبە لە زمانەکانی فارسی، کوردی، ئینگلیزی بۆ مناڵ و مێر منداڵ و گەورە ساڵ. هەوڵمانداوە باشترینی کتێبەکانی سەردەم بەشداربووی ئەم پێشانگایە. بەڵێ. بەهای کتێب لە ئێستادا لەکوێدایە؟ بەهای کتێب وەکو نەکەگەڵێ یا وەکو ناوەڕۆک ئەمە دوو بابەتی جیایە، چونکە ئەمە بە هەردوو مانا بەکاری هێنین لێرە. بەداخەوە لەباری ئابووری و کتێب ئێستا نرخی کتێب لە ئاستی گیرفانی بەردەنگیانی وەلێ لەبارەی ناوەڕۆک و شکر بەخوا کتێبەکان ناوەڕۆکی باشیانێ کتێبی بە پیت و تایبەت بەشداربووی پیشانگان و دیسان لە بازاریش کتێبی بە پیت زۆر وەکو لە تەسویرەکەش ئایبینن ئێستەوە خەریکن کتێبی مناڵان پیشانێن کتێبەکان هەمووی ئامادەسازیە منداڵ سازەکات بۆ هاتنە ناو کۆمەلگا بۆ فێربوونی هەنێ بابەت و شتی تای. بەڵێ. چۆن بیر لە سەرچاوە جۆرا و جۆرەکان کراوەتەوە و چۆن سوودیان لێ بینراوە؟ سەرچاوەکان وەکو چۆن؟ ئەو سەرچاوانەی کە لە پێشانگاکەدا نمایش کراون. ئێمە هاتوین باشترین چاپەمەنیەکان بە باشترین وەرگێڕیان نووسەرەکانەوە هەڵەبژێرین. ئەمە دیارە ئەزمونێکی چەند ساڵەی لە پشتا وەکو خۆمان وەکو ستافێکە لەگەڵمانە. ئەمە بۆ بەشی کە ئەو کارانەی کە خارج لە چاپەمەنیە کوردیەکان چاپەمەنیە کوردیەکانیش بەتایبەت چاپەمەنیەکانی ڕۆژهەڵات هاتوین باشترین کارەکانی سەردەم هێناومانەتە ناو پیشانگاکە چ لە بواری شانەوە چ لە باری چیرۆک ڕۆمان مێژوو و ئەم کارانەی کە بە فەرمی ئەمان هێڵن لە پیشانگایە دەبنین و پیشانی خەڵکی بنوێن. بەڵێ. ئەو کتێبانەی کە لە ئێستادا ئەکرێن بە دەنگی ئایا ئەو کتێبانی کە ئەکرێن بە دەنگی تا چەند بینەر سوودی لێ ئەبینێ یان بۆ خوێنەر باشترە کتێب لە بەردەستا بێت یاخود بکرێنە دەنگی کامیان سوودی زیاترە بۆ بینەر و بۆ خوێنەر؟ یار ئەو جۆرەی کە کتێب بە هەر چەشنێک بەردەنگی خۆی بکەوێت سوودی هەیە و خەڵکی هەیە، بەڵام وەکو ئەڵێن وەکو خوێندومەتەوە لەباری دەرونیەوە ئەو بەرخۆردە ئەو هەڵسوکۆتە کە تۆ لەگەڵ کتێبایەکە وەکو کتێبێکی فیزیکیت هەیە کتێبەکە لەگەڵی ئەژیت ئەمە تۆ ئەتوانی زیاتر کەڵک و سوودی لێوەربڕی. بەڵام کتێبە دەنگیەکانیش ئێستا چونکە مرۆڤی ئەم سەردەما بەپەلێ مرۆڤێکە ئەوێ زوو بگات مرۆڤێکەکە دەرفەتی ئەوەی نییە کە تەرخانی بکا بۆ شتی جیاواز کەواتە کتێبی دەنگی ئەتوانێت بە سوود بێت لە هەموو ئانوسات و دۆخێکا بۆ بەردەنگی. پێشانگا تا چەند گرنگە بۆ ئەوەی لە شارێکە وەکو شاری سەقز بکرێتەوانێ و خوێنەر چۆن بەرەو پێشانگاکەیان؟ ئەوەی ڕاستی بێ بەشدار بەقۆل پاڵپشتێکی باش لە پیشانگاکان بێت چ لەلایەن نووسەرانەوە بەقۆل بیرمەندانەوە چ لەلایەن جەماوەری خەڵکەوە. ئەمە بۆ من جێی دڵخۆشیە کە ئێستاش خەڵک بەو هەموو کرورە و بەو هەموو ناخۆشیەکە هەیەە ئێستاش کاتێک تەرخانەکەن بۆ زەینی خۆیان بۆ ڕۆحی خۆیان بۆ پەروەردەکردنی خۆیان هەر تاکێکی ئەمە کە بێت و خۆی پەروەردە بکە دیارە کۆمەلگایکی پەروەردەکراویش دواتر ئەبینین. پێشانگاکە تا کەی بەردەوامە و چەند ڕۆژ دەخایەنێت؟ پێشانگاکە بڕیار وا بوو تا سەری مانگی هەتاوی ببێت ینی تاکو هەفتەیەکە بەڵام تا هەینی بەردەوامە بین کاتێکە زۆر درێژ ئەخایەنێت و دیارە پێشانگای تریش دوای ئێمە بەڕێوەیە
ئەوەیە کە تا هەینی لەوانێ سێ چوار ڕۆژی کە پێشانگاکە بەردەوام. میلاد سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. ژین و بەردەوام. زۆر سپاس.